بێگەرد مەغدید یەکێک لەو کچە لێهاتوو هەڵکەوتوانەیە کە لە قۆناغی یەکەمی پرۆژەی قورئان بەهاری دڵانە بەشدار بوو لە ڕێگەی تیر و پشکەوە بووە خاوەنی خەڵاتی یەکەمی پرۆژەکە. الحەمدولillah پرۆژەکە پرۆژەی زۆر ناوازەیە، زۆر ڕێک و پێکە لە جێ خۆتی. ئەمساڵیش بێگەرد مادوونە ناسانە بڕیاری بەشداری لە قۆناغی دووەمی پرۆژەکە داوە و دەڵێ ئەوەی دەیەوێت تا هەمووچێژی ئیسلام بزانێت با بەشداری ئەم پرۆژەیە بکات. بەنای خودای گەورە و میرەبان، سپاس و ستایش بۆ خودای ڕەب العالەمین. سپاس بۆ خوددا دووبارە ئەو دەرفەتەی پێبەخشیم کە بەشدار بم لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە لە بەرگی دووەمدا. الحەمدولillah سپاس بۆ خوددا، خودای گەورە لێمان قبول بکات و ئیستقامە و بەردەوامان پێبەخشی لەسەر ڕێبازەکەی خۆی. کتێبێکی زۆر ناوازەیە، پرۆژێکی زۆر جوان و ڕێک و پێکە. داواکارم لە هەموو کچ و کوڕان لە هەموو چوێنی توێژەکان بەشدار بن لەم پرۆژەیە. بەڕاستی ئەگەرە تو کتێبەکەی بە ئیخلاس و تەنها لە بۆ خوددا ڕەب العالەمین بخینی، نیەتت خاسکەی بۆ ئەڵڵا ئیمانە زیاد دەبی، ئیمان لە دڵش شیرین دەبیتن. لای خۆیەوە بەڕێوەبەری گشتی پرۆژەی قورئان بەهاری دڵانە باز لە ئامادەکاریەکان دەکات و دەڵێ پێشبڕکەی ئەمجارەی پرۆژەی قورئان بەهاری دڵانە لەژێر ناونیشانی ئاەتەکانی تەوبەدایە. پرۆژەکە 100 خەڵاتی تایبەت لەخۆ دەگرێت کە 50 خەڵاتیان گەشتی ماڵی خوایە. ئەو ساڵ کتێبی ئاەتەکانی تەوبەمان تەصدیق کرد بەوەی کەوە ئەو ئاەتانەی لە نێو قورئاندا هەیە باسی تەوبە دەکەن. ئێمە کۆمانکردنەوە کە پێک هاتبوون لە 65 ئاەت لە 27 نۆ قەرارە ئێمە تاقیکردنەوەکەی لەسەر ئەنجام بدەین. دیارە ئەو پرۆژەی قورئان بەهاری دڵانە پرۆژەیەکی سەرتاسەریە، هەموو چوونی توێژێک دەتوانیت بەشداری بکات لە ڕەگەزی نێرومێ، لە کوڕ و لە کچ و لە منداڵ و پیر و پێرێژن دەتوانن بەشداری تێدا بکەن. تەنها لە 25 پرسیار تاقیکردنەوەکەی کتێب ئەنجام دەدرێت. سپاس بۆ خوای پەروەردیگار و خوا خێری خێرخوازانیش بنووسێت 100 لە خەڵات و هەدیە و دیاری گرانبەهامان تێدا دیاری کردووە. ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری خاوەنی پرۆژەی قورئان بەهاری دڵانە کە ئەم ساڵ بۆ ساڵی دووەم لەسەر یەکتری ئەم پرۆژەیە لەژێر ناونیشانی ئاەتەکانی تەوبە لە قورئانی پیرۆزدا ڕاگەیەندرا. وا بڕیارە 27 نۆ تاقیکردنەوەی سەرتاسەری ئەم پرۆژەیە ئەنجام بدرێت کە بە هەزاران کەس لەم پرۆژەیەدا بەشداری کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.